ئەندامی پەرلەمانی کوردستان بۆ ڕێزگرتن لە دادگا و لە یاسا هاتینە بەردەم دادگا لە هەولێر، هاتینە بەردەم دادگای هەولێر لەسەر 3 سکاڵا کە لەلایەن پارتی یەکێتیەوە لەسەرمان تۆمار کرابوو. ئێمە چوینە بەردەم دادگا. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە کە هەل لە سەرەتاوە کە وەکوونەوەی نوێ وەکو جوڵانەوەینەوەی نوێ دەستمان کردووە بەم ئیشە، زانیمانە کە بەردەوام دەسەڵات ڕوبەڕوومانە بێتەوە و فشارمان لێکە و دەیەوێت ڕامانگرێت. بەڵام ئەم جۆرە کارانە، ئەم جۆرە کارە نەزۆکە ناشرینانە ئەوە ساڵی 2020 کە هێشتا هەر بەردەوامە. ئێمەش هەمومان ئەندامی ئەو جوڵانەوەین، هەمومان پێکەوە بەردەوامە بین، دژی زوڵم و ناعەدالەتی ئەم دەسەڵاتە ئەوەستین، دژی تاڵانکاری و بڕینی موچەی خەڵکە وەستین، دژی ناشەفافی و تاڵان بردننی نەوتەوەستین، لە ناو پەرلەمانە شەڕ لەسەر مافی خەڵکەکەین، لەسەر شەقام پشتیوانی خەڵکەکەین و لەگەڵ خەڵکا بین و هیچ شتێک جگە لە خوای گەورە ڕامان ناگرێ. پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بەو خەڵکە دڵسۆزەی کە لە وڵاتەیە هەیە بەردەوامە بین تا ئەو کاتەی کە کۆتایی بەم شێوازە دەسەڵاتە ستەمکارە هێنین کە ستەم لە هاوڵاتیانەکە و لە کاتێکە خەڵکانێکیش بیانەوێت دیفاع بکەن دێت فشاریان لێکە، سەرەتا ئیغراتەکە، پارا خاتە بەردەستێ، ئیمتیازە خاتە بەردەستێ کە زانی تۆ بەوە تەسلیم نابیت. هەل لە سەرۆکی جوڵانەوەکەمانەوە کە چەندین جار ئیغرات ئاخراوەتە بەردەستی بە ملیۆنان دۆلار بەڵام تەسلیم نەبووە. ئەندامانی ئەنجومەنی باڵا بە هەمان شێوە تەسلیم نەبووین. فراکسیۆنەکەمان بە تونند و تۆڵی وەستاوینەتەوە ڕوبەڕووی دەسەڵات، تەسلیم نابین. پشتیوان بەخوا لێرەوە بەڵێن بە خەڵکەین کە ئەم جۆرە کارانە ڕامان ناگرێت بە پێچەوانەوە. پێمان وایە ئەم جۆرە کارانەی دەسەڵات بەرامبەر بە ئێمە هێندەی تر سوورترمانەکە لەسەر دیفاعکردن لە مافی خەڵک و وەستانەوە دژی نەعەدالەتی و زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە بەرامبەر بە هاوڵاتیان. لەلایەکی تریش حەزەکەم لێرەوە ئاگادارکردنەوەیەک بۆ دەسەڵات و مژدەیەک بۆ هاوڵاتیان ڕابگەێنم. ئەویش ئەوەیە کە هەموو دەسەڵاتە دیکتاتۆرەکانی دنیا بەم شێوازە یعنی چوونیەک بوون، هاوشێوە بوون لە ڕەفتارە گەمژەیەکانیان بەرامبەر بە هاوڵاتیان و بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن. بەڵام دوجار نەتیجەی هەموو دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە دنیاە هەر ڕووخان و کۆتایی پێهاتن بووە. لەبەرەوە ئێمە پشتیوان بەخوای گەورە وەکوونەوەی نوێ و وەکو هەموو ئەو خەڵکە ئازاو بێرانەی کە لە دەرەوەینەوەی نوێش هەن بەردەوامە بین دژی نەعەدالەتی زوڵمی دەسەڵاتە وەستین و ئەم کارە ناشینە کێزەونانەی کە دەسەڵات بێوێ ڕامانگرێ و مەشغوڵمان کا بەشتی لاوەکی و لابەلاوە بە هیچ شێوەیە کۆتایی یعنی بە هیچ شێوەیەک ڕامان ناگرێت بە پێچەوانەوە بەردەوامە بین، سوورترە بین. هەل لە سەرۆکی جوڵانەوەکەمانەوە کاکشاسوار هەتا ئەندامانی ئەنجومەنی باڵا و هەموو فراکسیۆنەکەمان لە جاران تونند و تۆڵترە بین لە دیفاعکردن لە مافی خەڵک لە ناو پەرلەمان لە دەستە شەقامیش. ئێوە لەسەر چی سکاڵاکە پەیوەندی بە چی بوو ئەمڕۆ خۆی لە ڕاستیە سیرکە ئەوەندەی بەلای ئێمەوە بابەتە سەرێکیەکە گرنگە، ئەوەندە بابەتە لاوەکیەکان گرنگ نییە. جارێ دادگایەکە نەگەیشتووە بە پلەی کۆتایی و دانیشتەکان بەردەوامە بێ، بەڵام ئێمە وەکو خۆمان ڕێز لە یاساگرین و دەچینە بەردەم یاسا. ئەوەی گرنگە بەلای ئێمەوە ئەوەیە کە دەسەڵات دڵنیا بێت ئەم جۆرە کارانە، ئەم سکاڵاکردن و ئەم فشار لێکردن و زەختکردن و لەولاو عەزێدانی پەرلەمانتارمان لە هەولێر و لە دهۆک لە ڕانیە و عەزێدانی پەرلەمانتارمان هێرشکردنە سەرۆکی جوڵانەوەکەمان، تۆمەت دروستکردن و دەستگیرکردنی سەرۆکی جوڵانەوەکەمان، تەقێلێکردنی ئەو هەموو فشارێ بەرامبەر بەنەوەی نوێ بەکارێنین دڵنیایانەکەینەوە کە نەزۆکن، هیچی لێ بەرهەم نایە بەڵکو خۆیانی پێناشرینترە بن. ئەو هێرشانەی کە لە ناو پەرلەمانیش پەرلەمانتارانی دەسەڵاتی کە نەسەر ئێمە و عەزێتی پەرلەمانتارەکانمانیان لەسەرەوەی داوای مافی خەڵکەکەین سارمان ناکەنەوە بە هیچ شێوەیەک. ئێمە ڕێز لە یاساگرین دێنە بەردەم. سکاڵاکان چی بوون لەسەرتان تۆمار کراوە؟ سکاڵاکان وەکو عەرزم کردن یعنی نەگەیشتەوە بە پلەی کۆتایی، لەسەرەوەیە کە دەسەڵات ئەڵێ بۆچی باستان کردووە کە ئێمە هەڕەشەی کوشتنمان لێ کردوون. ینی تۆ ئەوڵێ هەڕەشەی کوشتنیشی لێ یەکەم و ناژبێ قسە بکەی، دەسەڵات واڵێ. طبعا ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە نەک هەڕەشەکەیان کردووە بەڵکو بەرامبەر بە سەرۆکی جوڵانەوەکەمان تەطبیقیشیان کردووە، هەوڵی تیرۆرکردنیان داوە لە کاتێکە تا ئێستا هیچ کەسێک لەسەر و کێسە حکم نەدراوە بە دادگا. ئێمە بەردەوامە بین، یعنی ئەوەی گرنگەوەیە کە بەردەوامە بین ئەم هەوڵانە ئەم جۆرە هەنگاوانە ڕامان ناگرێ و پشتیوان بەخوای گەورە لە داهاتووە
داهاتوی ئەم وڵاتە بۆ خەڵکە و ئەو دەسەڵاتی کە زوڵم لە خەڵکەکە پارتیەکێتی کە زوڵم لە خەڵکەکەن و موچەی خەڵکە بڕن و نەو تاڵانەکەن و دزی لە داهاتی خەڵکەکەن و ناشەفافی لە وڵاتاکەن و دام و دەستگاکانی دەوڵەت بە شێوازێک لە شێوازەکان لاوازەکەن کەرتی تەندروستی پەروەردە و ڕێگاوبان و هەموو کەرتەکانیان لاواز کردووە و خراپیان کردووە بە دڵنیاییەوە ناتوان بەردەوام بن ئەمڕۆ ناسبەی ئەم هەفتەیە هەفتەی داهاتوو ئەم مانگە نامانگی داهاتوو ئەم ساڵ ناساڵێکی تر هەر کۆتاییان دێ دڵنیا بن خەڵکی هەرێمی کوردستان پشتیوان بخوا. 5 کەس لە ڕۆژنامەنووسان و دەستگیرکراوانی بادینان سزای 6 ساڵ زیندانیان بەسەر پێدرا. نەوەی نوێ قسەی چیە فراکچوورەکەدا قسەیان چیە لەسەر ئەم جۆرە سزادانە؟ ئێمە وەکوونەوەی نوێ وەکو جوڵانەوەی نەوەی نوێ بەیاننامەمان لەسەر ئەو بابەتە دەرکردووە جەنابتان وەکو ئیعلامی دەتوانن ئەزێت بکێشن ناوەڕۆکی بەیاننامەکە لای خۆتان بڵاوکەنەوە و وەکو فراکسیۆنی نەوەی نوێژ من و هاوڕێم مژدەخان پێکەوە دوێنێ لە سلێمانی بەشداری ئەو گردبوونەوەی بووین کە دژی کبکردنی دەنگی ئازاد بۆ لەم هەرێمی کوردستانەیە دژی سزادانی خەڵک بۆ لەسەر داواکردنی مافی خەڵک و هاوڕێم کاکسیپان لە دهۆک چۆتە خزمەتی ئەو خانەوادانە و سەردانی کردوون و لەگەڵ خەمیانین و پێکەوەین و ئێمە پشتیوانی لە دەنگی ئازادەکەین و دژی هەموو جۆرە هەنگاوێکین کە بێوێت چالاکوان و ڕۆژنامەنووس و دەنگی ئازاد و بێر و ئۆپۆسیۆنی ئەم وڵاتە بکات. وڵا پرسایشی گرنگتر هەیە هەر پەیوەست بە زیندانیکردنی چالاکوانانی بادینان. شێروانی دووجار بە جاسوس ناوی هێنراوە زارێکیان لەلایەن سەرۆکی جوڵانەوەی نوێ کە دەرکراوە لە حیزبەکە بە بیانووی کە جاسوسی کردووە زارێک لەنان سەرۆکی حکوومەتەوە بۆ چووی نەوەی نوێ لەنان ئەم دوو حاڵەتەیە چییە؟ جارێ ئەمەی کە جەنابەت باسیەکە پەیوەندی نییە بەشتی ترە ئەمە قەزەیەکی ترە ئێمە وەکو خۆمان پشتیوانیەکەین لە دەنگی ئازاد لە ڕۆژنامەنووس لە دەنگی بوێر لە دەنگی ئۆپۆسیۆن لە چالاکوان لە هەر خەڵکێک لەو سەر شاقامە کاسبکارێک کە دژی زوڵمی ئەم دەسەڵاتە بۆستێتەوە هەر کەسێ بێ هەر ناونیشانێکی هەبێ لە هەر شوێنێکا بێ لە زاخۆ هەتاوەکو خانەقین و کفری ئێمە پشتیوانیەکەین و لەگەڵ یاین و خۆمان بە خزمەتکار و بەشێک لەو دەنگە زانین و بە دڵنیاییەوە دەنگی ئازاد ئەمڕۆ یاسپەی هەر سەرەکەوێت. زۆر سپاس بۆ متان دەست.